سڵاو خۆشەویست دووبارە ڤیدیۆیەکی تازە هاتمۆلاتان لەو ڤیدیۆیە کە دەڵێن تایبەت یعنی بەرنامەیەکی زۆر تایبەتم لێیە. ئەو بەرهەمەش هێدفۆنێکە کە لەلایەن کۆمپانیایەکی چینیەوە بۆمان نێردراوە بە تایبەت کە ئێستاکە لە لامە بە پۆست یعنی لە چینەوە بۆمان هاتووە بە تایبەت و ئێمەش لێرە هەوڵ دەدەین چاوی تایبەتمەندی زانیاریەکانی بخەینە ڕوو و ئەوەی لەسەرم خوێندەوە کە هەمان بوو. هەنی گەر بەراوردی بکەین بە هێدفۆنەکەی کۆمپانیای ئەپڵ زۆر تایبەتمەندی هەیە، یعنی لەو هێدفۆنە هەمانە بەڵام لەو نیمانەیان بگرە لە هەندێک شت ئەو هێدفۆنە باشترە بەراورد بەو و هەروەها نرخەکەی زۆر کەمە. لێرە لەگەڵم بن کارتۆنەکەی دەکەینەوە و دواتر دەڕووینە سەر باسکردنی زانیاریەکان بە وردی. بابی نێروی بەڵێ زەمادۆش کارتۆنی هێدفۆنەکەی کە لە چین بە پۆست بە تایبەت لە بۆ چاوەڵی کورسانتی باتوە و گەربینین زۆر بە جوانی پاکیجیان کردێتە لەو ڕێی هیچی لێنێ و ئێستا لێرە هێدفۆنەکەمان هەیە لەناو لایلۆن شتا و ئەگەر ئێستا بیکەینەوە ئەو لایلۆنی سەری لا بین تاوان کارتۆنەکەی زۆر جوانە هەمووی بە براندی شەریکەوە تایبەتمەندیەکانی تێدا نووسراوە کە ماسفاتەکانی چێهنی. ئێستا کارتۆنەکە بکەینەوە بینین بەشی ناوێ هێدفۆنەکەمانە لە بەش سەرەوە جارێ باباسیی ئەو شتانەکەین کە لێرە پلاستیکانمان هەیە. ئەو لاستیکانە هیچگوێە تەوان بە پێی قیاسی جێ خۆ دەتوانانی دایبنێ و بچووک و گەورەی تێدا دوو قیاسانی ئەوەش کێبڵی تایپسیە کە هەمانە کێبڵەکەی کورتە تەوان بەس بۆ شەحنکردنەوە و بابەتانەیە چکە هێدفۆنە ئەینی مۆبایل نییە داتای پێی بازیۆن شتێک و لێرە ئەوەش مێنوویەکەتی کە تەواوی تایبەتمەندی نزانیاریەکانی تێدا نووسراوە لەسەر هێدفۆنە چۆن ڕەبتی دەکرێت چۆن هێنی و بابەتانەیە زانیاری لەسەر هێدفۆنەکەەوە. ئێستاش ئەوە هێدفۆنەکەیە کە لەناو زەرفێکە ئەگەر بیکەینەوە ببینی تەواو ڕەنگی سپیە و ئەگەر ببینین لاشەکە هیچ پلاستیکە و لە ماعیشانی ڕنگدانەوەی هەیە لوسە وەکو ئێرپۆدی کۆمپانیای ئەپڵە، یعنی بەشی دەرەوەی چۆن دەڵێ لوسە ڕنگدانەوەی هەیە و لێرە لۆگۆیەکەیە کە بزن لەبەر لای تەواو دیار نییە لۆگۆی کۆمپانیایە و ئەوەش هێدفۆنەکانن کە دیزاینەکانی بەڕاستی جوان دیارە. ئۆکەی ئەو دوو مەشمانە کە پاوەرە گەربینین لای دەگە پێ بوو. بەڵێ جەماعەت ئەوەش هێدفۆنەکەیە کە کارتۆنەکەیمان کردەوە و ئێستا پێش ئەوەی لە بەشی دەرەوەی دەست پێ بکەم دەمەوێت لەسەر کۆمپانیەکە قسە بکەم کە QC وایە. طبعاً ئەو کۆمپانیە سەر بە کۆمپانیای هیلی ئەلکترۆنیکسە کە پێشتر یعنی QCY کۆلابۆریشنی هەبووە لەگەڵ کۆمپانیەکانی ئۆپۆ، شاومی، سامسونگ لە دروستکردنی مەسەلەی چۆن دەڵێ هێدفۆنی بلوتوز و بابەتانە چکە یەکێکە لە باشترین کۆمپانیەکان لە بۆ بەرهەمهێنانی چۆن دەڵێ هێدفۆنی بلوتوز و ینی کۆلابۆریشنی لەگەڵ کۆمپانیای گەورەیەوە باسم کرد. و چیتر ئەو کۆمپانیایە لە چین ینی لە ناوخۆی چین چەندین جار بەتە خاوەنی خەڵات لەسەر باشی بەرهەمەکانی و ئێستادا دەیەوێت بە شێوەی گلۆبال یعنی بە شێوەی جیهانی بەرهەمەکانی ینی بە جیهاندا چۆن دەڵێن بڵاو کاتەوە. هەروەها هەندێک کۆمپانیای QCY کورسانتیوبی هەڵبژار چاکو ئەو بەرهەمەی بناسێنێت بە خەڵکی کوردستان و عێراق و لێرە ئێمەش دەیناسێنین ئینشاڵڵا وەک کارتۆنەکەیمان کردەوە. ئێستا کەش ئەگەر بەشی دەرەوەی بناسێنی تەوان هێدفۆنەکە لاشەکەی لە پلاستیک پێکاتیە و ئەگەر سیرکەین لە ماهی ینی ڕۆنەقدانەوەی هەیە کە زۆر جوانە و هێدفۆنەکە تقریباً 4 گۆشەیە ینی شکلەکەی و لە بەشی پێشەوە ناوی کۆمپانیامان هەیە لۆگۆیەکەی کە QC وایە و زایدەن لەو تەنیشتە شوێنی دەرچەی تایپسیمان هەیە لە بۆ شەحنکردنەوە و لەولایە لای تێکمان هەیە کە وەکو ئاگداری مەسەلەن لە بۆ شەحنبوونەوە لە بۆ مەسەلەی کۆنێکتبوون ئەو بابەتانە بەکاردێ و لە ژوورەوە هێدفۆنەکانمان هەیە بۆ شێوە ئەگەر ببینین کە زۆر جوانە و ئەوە شکلی هێدفۆنەکانە کە پێمە شکلەکی زۆر گونجاوی هەیە. ئەوە هێدفۆنەکان بوو کە ڕاست و چەپی هەیە و زایدەن لێرە دوگمەکمان هەیە کە لە کاتی چۆن لە کۆنێککردن ئەو بابەتانە توانی بەکاری بێنی و پێویست پێ دەبێت. ئەوە بەشی دەرەوە بوو و بابڕۆینە بەشی ناوەی هێدفۆنەکە و جەماعەت هەر لەسەر هێدفۆنەکە ئەگەر باسی سەماعەکان بکەین درایڤەرەکان کە قەبارەیان زۆر گونجاوەش 7.2 میلیمترە کە دەتوان دەنجی زۆر باش و بیسی زۆر باش دەروکەن بەڕاستی یعنی لە کاتی تێستکردنی هەستم کرد کە بیسەکەی زۆر باشە و ینی ئەو قەبارەیە و ئەو بیسیکەیەتی پێم وایە زۆر گونجاوە. و لێرە لەسەر هەر هێدفۆنێک دوو مایکمان هەیە کە ئەو مایکانە تایبەتن لە بۆ مەسەلەن کەمکردنەوەی ژاوەژاو لە کاتی تەلەفۆن ئەنجامدان بە تایبەت. یعنی ئەگەر هاتوو تەلەفۆن ئەنجامدا چکە چیپی زیرەشی تێدایە ئەو چیپانەی شانسیە لە ڕێگەی مایکانەوە کە وەک گوتوان 4 مایکمان هەیە
هەر هێدفۆنە و ینی هەر لایە و دوو مایک وا دەکەن مەسەلەن دەنجی ژاوەژاو ئەو بابەتان دەناسنەوە و کەمیان دەکەنەوە وا دەکەن مەسەلەن بەبێ خەور جل لە تەلەفۆنەکەت بێ تەلەفۆنەکەت ئەنجام دەیکە ئەوەش تایبەتمەندێکی زۆر باشە کە لەو هێدفۆنانە هەمانە تەوانەویش لە ڕێگەی مایکان دەکرێت کە 4 دانە مایکما هەیە ئەوەش تایبەتمەندێکی باشە. زەمادەوە دەنجی منێ ئەستا ڕکۆردی دەکەم بە مایکی هێدفۆنەکان کە ئەگەر جێویستی بن دەنگەکان زۆر بێخەوشە زۆر باشە لەبەرەوەی ئەو هێدفۆنانە 4 مایکیان هەیەەوە سیستەمی نویز کانسلیشنی تێدا هەیە کە وا دەکەن دەنگەکان بە شێوێکی باشتر و بێخەوشتر بگەن و دەنجی دەوروبەر کەمترکان لە چاو دەنجی و کەسێکیان نزیکە لە مایکەکە واتە ئەو شخصی کە قسە دەکات. زەمانەت هەر لە بەشی ناوێ هەندێک شتیت کە گەر باسکەین مەسەلەن تایبەتمەندی بلوتوزی 5.1 هەیە کە پێرفۆرمانسی زۆر باشە لەوەی مەسەلەن شەحنێکی کەم بە فیڕۆ دەدا و منی دڵێ وشتانی کەمە پێم وایە ئەنی هەبوونی بلوتوز 5.1 لێرە خاڵەشی زۆر باشە و هەر لە بەشی ناوێ دیسان ئەگەر باسی باتریەکەیکەین تاوان باتری ئەو هێدفۆنە زۆر تایبەتە لەبەرەوەی لەبوو ماوەی زۆر باش خۆی دەگری ئەویش نزیکەی زیاد لە 40 ساعتە ینی بێگزار بارگایکردنەوە لە 0 لە 100 ینی فول چارجت کرد هەتاکو 40 ساعت خۆی دەگری ینی بە مثلەن هێدفۆنەکان خۆیان و بە کەیسەکەیان 40 ساعت کە ئەوەش ینی توانایەکی زۆر باشە ئەگەر بەراوردیکەی بە هێدفۆنەکەی کۆمپانیای ئەپڵ کە لە بەرامبەردا دەتوانێت تەنها بە نزیکەی 30 ساعت خۆی بگرێت و نرخەکەی توان بڵێم ینی لەوانەیە 5 قات 6 قات زیاتری ئەو هێدفۆنە بێ کە لێرە هەمانەوە لە کوتاکەی نرخەکەی دەڵێم لەگەڵا بن کە پێمە هەبوونی ئەو تایبەتمەندیانە زۆر تایبەتە لەو هێدفۆنە و بڕۆینە سەر باسی تایبەتمەندی گرنگ کە لێرە هەمانە ئەسەرچە لە هێدفۆنەکان تاچما هەیە ئەین دەتوانی بە تاچ بە دەستلێدان لە هێدفۆنەکە مەسەلەن گۆرانێکت بگۆڕی یان ڕایگری یان بیگەڕین و پاش یان سەڵتی مەسەلەن زیادکەی کەمکەی بەزایدیان دەتوانی شتیشت ئەنجام دەی کە ئەوی زۆر تایبەتە پلەیکردن و ئۆنکردنی مەسەلەی گەیمینگ مۆدە کە مۆدێکی تایبەتە لە بۆ گەیمەران لە کاتی ئەنجامدانی یارە ڤیدیۆکان ئەو گەیم مۆدە هاریکار دەبێت لەوەی هیچ چۆن دەڵێ لێتەسێک یان هیچ تاخیربوونێک لە دەنگەکان ڕوونەدا و بە شێوەیەکی بەرچاو مەسەلەن چۆن دەڵێ ئەو تاخیربوونە کەم دەکاتەوە کە ئەوەش زۆر گرینگە لە بۆ کەسانی بەتایبەت پەبجی دەکەن ینی بەسەر خۆم هاتیە کە زۆر پێویستم بە هێدفۆنی چوا بە کە ڕێژەی تاخیربوونی ینی زۆر کەم بێ و لەو هێدفۆنە بەهۆی هەبوونی گەیمینگ مۆد ئەو تایبەتمەندێت دەبێت و شتێکی تر هەیە کە زۆر تایبەتە لەسەر ئەو هێدفۆنە ئەویش هەبوونی ئەپلیکیشنی تایبەتە کە لە ڕێگەیەوە دەتوانین تەواوی سێتینگا بەدڵی خۆت ڕێک بێخی مەسەلەی بیسە مەسەلەی شتی ترانی هەموو سێتینگا بەدڵی خۆت زائیدەن دەتوانی مەسەلەی فانکشنەکانی ئەو هێدفۆنەکە دەتوانین بە تاچ ینی ئەنجامیان بدەین لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە بیان گۆڕی مەسەلەن بێگزار دەستلێدان گۆرانەکە پلیکە پۆستکە و زایدان لە ڕاست و چاپ ینی هەردوو تاچە توانی هەر فانکشنی زیای لە بۆدانی کە ینی زۆرەهایی تێدایە و ئەوەش تایبەتمەندێکی زۆر گرینگە لێستاش ڕای خۆم بڵێم لەسەر ئەو هێدفۆنە کە ئەو هێدفۆنە شایانی کڕین یاخودنا یاخود نرخەکەی چەندە یا تایبەتمەندێکی زۆر باش طبعاً زۆربەی تایبەتمەندیەکانمان باس کرد کە لێرە مەسەلەی گەیمینگ مۆد بوو مەسەلەی بارگایی بوونەوە بوو کە بە 5 خولەک دەتوانی لە بەرامبەردا 1 ساعت وەرگری یانی 5 خولەک هێدفۆنەکە شانکەوە 1 ساعت دەتوانی بەکاربێنی کە ئەوەش تایبەتمەندێکی زۆر باشە لە مەسەلەی فاست چارج و ئەو بابەتانە وەزایدەن درایڤەرەکانی ینی درایڤەری زۆر باش بوون بیسی زۆر باش بوو وەروەها مەسەلەی خۆراگرتن لێ بەرامبەر شان کە نزیکەی زیاد لە 40 ساعت بوو ئەوەش خاڵێکی زۆر باشە و وەگوتم 4 مایکما هەیە کە دەتوانی مەسەلەن لە کاتی ئەنجامدانی تەلەفۆن ئەو بابەتانە هین دەنگەکە زۆر بەوەی خەور پێ بکە کە ئەوەش تایبەتمەندێکی باشە ینی نۆیز کانسلیشنت هەیە لە بۆ تەلەفۆن و بابەتانە پێم وایە زۆر گرینگە ئەوە چەند خاڵێک بوو کە لە لای خۆم هەستم کرد لەو هێدفۆنەدا بەدی دەکەم و گرینگە هەبوونی و خاڵێکی تر هەیە ئەگەر باسی کەم ئەویش نرخێتی کە نرخەکەی تەنها $32 ئێستا لە وێبسایتی ئەمازۆن بەردەسە توان لەوێ لەو لینکەی خوارەوە کە لە دیسکریپشن دامناوە و شتێشتر جەماعەت لە کوتایەکەی باسی کەم کە ئەو نرخەکەمان گوت ئەو هێدفۆنە لە ئێستادا ینی مۆدلە یەکێکە لە باشترین و پرفۆشترین هێدفۆنەکان لە بازاڕەکانی جیهاندا بۆ پێی تایبەتمەندیەکانی بەرامبەر بۆ نرخی کە هەیەی باشترینە
چونکە ینی وەگوتم ئەگەر بەراوردی کەی بە هێدفۆنێکی کە ینی زۆر پۆپیلەرە زۆر بەناوبانگە ئەویش ئەیرپۆدز پرۆیە یانی دەبینی زۆربەی تابرندەکانی ئەو لێرە هەیە بگرە باشتریشە مەسەلەی بارگای بوونەوەی مەسەلەی خۆڕاگرتنی لە بەرامبەر چۆن دڵی توانێ باتریەکەیتی ینی مەسەلەی 4 مایکت هەیە یان بیسەکەیت ینی زۆر تابەتمەندیت هەیە لێرە کە زۆر گونجاوە بەراورد بۆ و ئەویش نرخی زۆر گرانە بەراورد بەوە دوێ جەماعەت بەڕای خۆم ئەوەی دەیەوێت کە هێدفۆنێکی باشێبی لەوە گەیم لەوە تەلەفۆنی ئیسفادە لێکە پێمە ئۆپشنێکی باشە وەزتوان لە خوارەوە لەو لینکەی خوارەوە کە دامناوە لە دیسکریپشن داوای کەن و بێدرزڵی لێرەدا دەمە کۆتایی ڤیدیۆ جارەمان کە چابەدم گوناسانی هێدفۆنەکەی QCY کە T13 بوو و تاکو ڤیدیۆیشتر خواتەن لەگەڵ